کەسێک لە کۆڵان یاخود دراوسەیەکمان پێویتموتی ئەو دوو دەرمانە هەمانی شەکەن مەیخۆ. نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆن بە دوو شێوە ئەنجامەدرێ، یاخود بە شێوەی ساردا واتە بە مەوعید نەخۆشەکە مەوعیدی دراوەتی و قەستەڕە و شەبەکە و باڵۆنی بۆ ئەنجامەدرێ، و بەشێکی تری هاوڵاتیەکان بە شێوەی کتوپڕە نەخۆشەکە جەڵتە لێی داوە سەردانی نەخۆشخانەی کردووە، هەمان ڕۆژ یاخود ڕۆژی دواتر نەشتەرگەری قەستەڕە و شەبەکە و باڵۆنەکەی بۆ ئەنجام درراوە. ڕێنمایی ئێمە وەکو پزیشکی نەخۆشیەکانی دڵ و قەستەڕە بۆ نەخۆشانی کە بە شێوەی کتوپڕ قەستەڕە و شەبەکە و باڵۆنیان بۆ ئەنجامەدرێت خۆی لەم خاڵانەیە دەبینێتەوە. خاڵی یەکەم پێویستە نەخۆشەکە بۆ ماوەی مانگێک هیچ جۆرە وەرشێک نەکات. ئەو مانگە توانێت ژیانی ڕۆژانەی خۆی بە شێوەیەکی ئاسایی بکات، بەڵام وەرزش بەی شێوێ نەکات تاوەکو سەردانی پزیشکەکەی کاتۆ دوای مانگەکە و لەژێر ڕێنمایی پزیشکەکەدا دەست دەکاتەوە بە وەرزش. خاڵێکی تریان کە زۆر گرنگە پێویستە نەخۆشەکە لە کاتی خۆیان دەرمانەکانی بەکاربێنێت. چەندین جار نەخۆشە بواتەوە بۆ لامان سیرەکەی بەبێ ڕێنمایی پزیشکەکە یەکێر دەرمانەکانی ڕاگرتووە، یاخود دەڵێ کەسێک لە کۆڵان یاخود دراوسەیەکمان پێویتموتی ئەو دوو دەرمانە هەمانی شەکەن مەیخۆ. جێبەجێکردنی ڕێنمایی پزیشکەکە لە خواردنی دەرمانەکان لە کاتی خۆیان زۆر پێویستە. خاڵی سێمیان کە زۆر داوا لە وڵاتیانەکەم کە جێبەجێ بکەن وازێنانە لە جگەرە کێشان، بەتابەتەوە نەخۆشانی کە جگەرە کێشن جەڵتەی دڵیانەیە پێویستە واز لە جگەرە بێنن بە هیچ شێوەیەک ئەو شوێنانەشی کە جگەرەی لێ دەکێشێت نەچنەوە شوێنانش. و ئەگەر نەخۆشی شەکرە و زەخت و بەرزی چوری خوێنیانەیە پێویستە ئەو نەخۆشیانە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆرە کۆنتڕۆڵ بکرێت. خاڵی چوارم ئەو شوێنی کە قەستەڕەکەی لێواکرێت پێویستە بۆ ماوەی 40 کاتژمێر ئەو دەستەی شتی قورسی پێنەکات. هەنی ئیشی ڕۆژانی ئاسایی ئەتوانێت، بەڵام شتی قورس بەو دەسەی نەکات تاوەکو 40 کاتژمێر. و ڕێنمایی خاڵی پێنجەم بۆ هاوڵاتیانەوەیە لە کاتی بوونی هەر کێشەیەک، هەر کێشێک لە تەندروستی نەخۆشەکە لە ڕووی ئازارەوە لە ڕووی تەنگە نەفەسیەوە پێویستە سەردانی بەشی فریاکەوتن یاخود سەردانی پزیشکی پسپۆڕەکە بکاتەوە. سمارت وەرچەرخانە.